تافگەی دەوژان لە سنووری قەزا پشدار بۆتە جێگای سەرنجی گەشتیاران و گەشتیارێکی زۆر ڕوو لەو ناوچە گەشتیاریە دەکەن. گەشتیاران دەڵێن دیمەنی جوانی سروشت و تافگە و لەباری کەش و هەوا و فێنچی ئەم ناوچەیە سەرنجێوانی ڕاکێشاوە. ڕاستیەکەی لەبەر فێنکی هاتین بۆ ئێرە پێشتر هەر لە وێنەیە بینی بوومان هەر لە وێنەکە سەرنجی ڕاکێشاین ئەمە یەکەم جارمانە هەنێکمان بین بۆ ئێرە بەس کە هاتین زۆر خۆشتر بوو زۆر فێنکە یعنی زۆر فەرقی هەیە لە ناو شار. ئامانجیەکەمان ناساندنی شوێنە گەشتیارەکانە بەڕووی هەموو کەسێکدا تا بزانن کە کوردستانیش لە وڵاتەکانی کە چەندەها شوێنی گەشتیاری خۆشی هەیە کە هیچی کەم نییە لە وڵاتەکانی کە هیوادارین هەر کەسیش هێت بۆ ئەم ناوچانە ژینگەی ناوچەکە بپارێزە چکە لە ڕووی سروشت و لە ڕووی دیمەنەکانیەوە دیمەنی بێوێنن. زۆر خۆشە بۆ گەشت و گوزار داواکەم لەو کەسانی کە حەزیان لە گەشت و گوزارە بێن بۆ ئەم ناوچەیە زۆر شوێنێکی سەرنج ڕاکێشە. بەڕێوەبەری گەشت و گوزاری پشدەر دەڵێت جگە لە گەشتیاری ناوخۆیی گەشتیاری بیانیش زۆر سەردانی ئەم ناوچە گەشتیاریە دەکەن. وتیشی لەم نزیکانە پرۆژەی گەشتیاری لە تافگەی دەوژان ئەنجام دەدرێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژە عەرەبی لێنێ ڕۆژ هەموو ڕۆژە عەرەبی لێرە ئەم ڕۆژە عەرەبی بێت ڕۆژی وایە 50-60 عەرەبی بێت لە جنوبی لە ناوەڕاست خەواری عێراق و عەرەب دەبێت تقریباً 10 کیلۆمەتر ڕێگاکەی خێرتاو نییە ئەگە حکومەتمان کە باشتریش بەڵام گرنگەوەی ئێمە باخ بێت دەین باشی دەکەین و تعدیل دەکەین و کۆنکرێت دەکەین و کەبر و کابینی وە داخل دەکەین داخل کراوە و دەست بەکار گەر لە ناو شارەکاندا پلەی گەرما سەر و 45 پلە بێت لەم تافگەیە بەرزترین پلە دەگاتە 25 پلە. تافگەی دەوژان نزیکەی 35 کیلۆمەتر لە سەنتەری شاری قەڵاتزەوە دوورە و دەکەوێتە ڕۆژهەڵاتی ئەو قەزایە. هەرچەندە تاکو ئێستا هیچ پرۆژەیەکی گەشتیاری تێدا ئەنجام نەدراوە بەڵام دیمەنە سروشتی و جوانی و سەرنج ڕاکێشەکەی بۆتە هۆیەوەی کە ساڵانە نزیکەی 3000 گەشتیاری ناوخۆیی و بیانی سەردانی ئەم ناوچە گەشتیاریە بکەن. توانە عومەر، کورسات نیوز، تافگەی دەوژان.